برئیس احمد کی سروک فراکسیون پارتا دموکراتا کردستان الجواتا پارێزگەها نینەوەی کو دێژدهوکی پاکی ڕاستە خود گەلمەدا بەتەزێ بەحەس بکەن برئیس احمد gelek spas کوین گەلمەدانە جارل دەستپێکی دروستکردن و دەستڤینانە باوەریە gelek ab zەحمەتە لیا شوێ بزەحمەتر بەردەوامیدان و ئەوێ باوەریەیە پاراستن و ئەوێ باوەریە چاوە پارتیشیۆ ئەوێ باوەریە پارێزت بنگەهێ جەماوەریە خوو بەرفرەتر لێ بکرد سپێدە باش بڕاستی ئەرکێ پارتی بەرینەکەش قرس بوو چونکو پارتی هەر ڕقم یەک بوو ئەزیب تایبەت باسی نینەوەکەم هەندێک جار هەیە قانونی انتخابی ینی نەحەقیەکی حزبەکێت کەتن و دەنگی زۆر بینت کورسی بەرامبەر ئەو دەنگە بڕێک ناین نابتە باڵانسەکە دروست ئانژی حزبەکە بچی کە هەندە دەنگە کورسیکەکێتی گەلێک دەنگە شتە بەرزەت بن بەس شتێ باش کۆ پارتی نینەوە شایە وەکو یەک تیم چ مەکتەب ڕێخستن بڕێبەریا کاک نەوزاد هادی چ لەقین 14 17 20 23 هەموو بوونە یەک تیم ینی کارکردن ناو مووسڵ حوسا چێ بوو کە ئەگەر تو تەماشە بکەی پارتی هەموو ببوو یەک کادر بە یەک دەنگ بە یەک دل چوین و چاوە 1 میلیۆن دەنگ پڕکەین ئەوجا نینەوەش بەشەکە لەو 1 میلیۆنە ئاانی احتیمالە ئەمە نزیکی زیاتر لە 150,000 دەنگ مسۆگەرمان کردبیت کە ئەوە ڕقەمە ئەگەر بێ لە سەر ئاستی نینەوە ئەتوهۆ ڕقم یەک ببی ئەویش نینەوە باژێرێکی زۆر بەقەوەتە نینەوە ینی هەندێک نقطانە حەز دەکەم ئەگەر وەخت دێ ئەز بەکەم منافسمان لە نینەوە قایمەی ئەعمار و تەنمیە کە سەرۆک وەزیران تێدایە بە جیاتی ئەو چەند پەرلەمانتاریش تێدەنا ئەوەی دووەم ڕئیس هەیە حەشد شعبیە ئەوەی سیام وەزیر دیفاعە ئەوەی چارەم حەلبوسیە پێش ئێستا ڕئیس پەرلەمان بوو ئەوانە بەس من ئەوە باسی سیاسی دەکەم بە جیاتی نقطەی ئەگەر بێنینەوە حەشدی تێدایە حەشدی عشایری تێدایە عسکەری زۆر تێدایە مالی سیاسی زۆرە زەبەڵەحە لە نینەوە ئەگەر تەماشە بکەی هیچ ئەندامێک نییە لە نینەوە بە ئەو ڕقەمانەی تەخەیول ناکەی مەصرف دەکەن ینی هەیە مڕەشە هەیە 1 میلیۆن دلار و 2 میلیۆن و 3 میلیۆن صرف کردیە ئەوانە منافسی پارتینە لە نینەوە منافسەکی برئیس احمد عالیه مادی و منافسه تو قوت بین بس عالیه جماهیری و یعنی دیار از زیرتری 150,000 دنگ نینوایه کارک افسانه هنیه نقطه من ابو چه تشتهی واجدات کشوان لانی اوان عسكر و پارا و همه خطابي بارتي كمعتدله امن ديتم زور سروك حزب وكس هاتن لناو نينوا باسي طائفيتيان ذكرت باسي شريان ذكرت باسي عردي كرد وعرب ونازانم تشيان ذكرت باسي طرد الغرباء ذكرت باسي فزعيان ذكرت كبيضلين فزعك امن هكا شرك شيبت يكبينم اريد بكت او انا منطقي بون بارتي باسي بيك وجيان كرت باسی ئارامی دەکرد ئاوادانی دەکرد چۆن تەجروبەی حکوومەتی کوردستان کە چۆن ئاوادانی لە کوردستان هێتەکردن نەقلی نینەوە بکەین ئەوە خطابی پارتیە خطابێکی سلمی معتدل ئەوانەی دیترش هەندێکیان پرۆپۆگەندەکی خارجیان هەبوو یعنی ڕێکلامیان دەکرد کە چۆن پارتی لە مووسڵ دەربینن یانیش کورد لە مووسڵ دەربین ئەوە هەر نییە ئەوە مەفرۆزە ئەسڵەن ئەو حزبی ئەو خطاب بدەت هەر مەنع ببیتن بلۆک بکرێت ئەوجا فەرقی پارتی لەگەڵ ئەوانە ئەوەیە پارتی قەناعەتی بۆ خەڵک چێکردیە کە پارتی هەیە و پارتی دەبیت و خزمەت دەکات پارتی هاتیە خزمەت بکات زۆربەی ئەو حزبانی ئێستا من باسم کرد لە ناو مووسڵ لە ناو بانگەشەی دەنگدان پارتی لەگەڵ جەماور بوو بە ناو چادرێک لە کامپینیان دەکرد لە هەر شوێنێک هەبا چونە ناو گوندان لە زومار بووین لە مووسڵ بوون لە جنوبی مووسڵ لە مووسڵی کەون بووین لە مەخمور لە گوێر لە هەموو مانتەقەکانی مووسڵ ئەوانەی دیتریش کۆشکیان دروست کردبوو بە ئیستیغلالکردنی مەنسبی خۆیان و پێشوازی لە خەڵکیان دەکرد لە کۆشک
كعمري حزبيان 2 صالة عمري حزبيان 1 صالة إيه. بخويان عمريان 20 صالة 3 صالة او جاب به تماشا بارس بكي احمد دبيني برانبري كدبيني يعني او بدو 8 صال اوان خاون حزب قال كوشكا 8 بارتي قال وي خدمتا بارتي بتايبه تجي چل عراق چل هرما كردستان كربت برانبرج دا بابتك ديجي هبي دجاتي بارتي بون من الميسل زيده هاتا كرن هرش دا سبيكو بانجش هي وبري ويجي يعني حتى الرجلين ياسايج الوهاتين كرن الجفاتا بارزغانين وهم درستاي الديف ياسا دستوري كار خوب كن اوا چه پیامک دینت دجاتی تی تکرن لدی ساجین سرد کابل او بيامك خلق البارتينا بيامك كو خلق بارتي قناعتي هي بيامك كو حتى لنا انجمني نينوا كاما دجي قراراتي اوانا بوينو كريل ليان مانجر باو يكروج بيست وحده اداري بقورنو او قرارات ديتر كاما راس بوين شوكو اجر دنگ نيني يعني خلق عاجزه بلام اجر دنگ بيني يعني خلق پشتواني دك ضليت بردوام با او هابرو او بيامك ودليلك كو اما لناو موصل بسياستك درست ماندچو باشه بابت دید سالت در باز بویدا یعنی نو کب خوشحالی و اف آمیرین الکترونیین کو کمیسیونا بلنتی هل بجارتن عراق بکارتینت کو دم هایک ابدیت آوه یعنی حتی دانانا خواندنا سروچا واجبیه یعنی بهیت چیوه کی مجال و ریکا تزویر و ساختکاری تدانینه گل جاراجی او تومته بو پارتکه حسا مازن کو دنگین زیده دست خستین حسات هات ندرست کرن اوه چه پیامک راد گینت صداصت او دنگین پارتی بدست خستین یعنی نه نوا او بگشتی جی او 1,008,000 زیده تر یین پارتی نه او خلکن اوین باوری دا پارتی نه ساختکاری اکتدابیه نه جی ریکا که خلط تایبتی جی یا کاریندونا دست صلاته تداهات یکرن حتی سردمه بانگشه جی دا اوه بخوب بلگه کو پارتی تزویر نکردی اوانی دیتر دیارایان دکرد که ایستا بو تکنولوژی جدید هیچ مجالی تزویر نمایه پارتی بویتا رقم 1 و بویتا مليونك لسر آست عراق لمليونك اشتي بارانديه با حزبك لعراق بيتن بلت من 1 مليون دنقم هي لهم عراق كبارتي زيادتر لشار 5 بارزقا ايش دكا ایستا پارتی بقناعتي من جاري بيت محتاجه برود بغداش منافسه بك چونکه دیاره خلقك هي پشوازی لپارتی دکا وکو ورد پلانک هوسا هي پلانک هوسا مادام دنگ من زیاد دبی دیار اوه والله او دستي قيادي بس ازحست كم تمنايك من هي كو ام بچين لبغداش منافسه بكين لبغداش دنگ بينين بزانين كبارتي دتاني چي بكات او تجربه جواني كردستان نقلي بغداش بكين مادام ديان قوت بارتي تزوير دكا و استا بهمو او تكنولوجيا هي والصفر نقطة تزوير ما بيت بارتي رقم 1 مليون تيبرينت ديارة خلق بارتي دويت بلان اوان ديارة بغير رنجان بغير اسلوبيان دنجان داني چونكو مادام كم بون ديارة او دنجي بزغطو بحيلة دهات النمان پیزبونا پارتی کو همی گاواچاویلویا که بیا البغدادی یعنی پیزبونا همی کردان پیزبونا قواره کردستانه و خدمت کردن همی پیکاتن کو وجاره پیاماش همی ماستر خدمت کردن همی پیکاتن عراقی بیا امزانی جیت نه نوای دال مثل رجلین زده بواهات ندرس کرد هنی نشوینه وکی پیتوی وکی اواد وید پلان و برنامه بودن خدمت بکن حتی چرا دبیتا پالنر دبیتا پشتوان بوه زیده تر وجاره الجوات پارزگاه نینوای اواد ویتش عالیه یا سایه بکن خدمت همی پیکاته هم بکن او البرلمانی هنجی الجواته راستي النينوى دي تأثير أخو هبت برينوك يعني دل خوشيك بهندك تشيبو تاني مقود قانون انتخابي بارتي كرسي كيم إينا النينوى البارز جاي بس نوك إن شاء الله تعويض بو ومكرة دبل كو هكا شاربون بونا بتبو بزانم شش ديني زيادتر نازانم بشنط يعني قاسم انتخابي تحديدك بس احتمال زيادتر يشبيت مهم او دنگ من زور کردی یعنی 20,000 دنگ به بمینتی زیاد دبید که چجار پارتی نگیشتی او رقمانه یعنی 150 سری نگیشتی چه حزبش نگیشتینه يعني نك بس بارتي چه حزب نگیشتی او رقمه بقناعتي من لنينواش ديتني سياسي ديتا غورين
بەڵانسی سیاسی دێتە گۆرین طبیعی هەندێک ئەندام ئەنجومەنیش مرشح بوون دەرچوونە ئەوانەش دەردەچن معادلە هەندێک ئەندامی نوێ دێن تەحالوفات دێنە گۆڕین من باوەرە یعنی ڕەوشەی ئەوەی پارتی لەنینەوە باشتر ببیت زۆریش باشتر ببیت زائیدەن بەڵگەی یاساییمان هەیە کە ئەمە خاوین حەقێکی زۆرین لەنینەوە نەک بە 4 کورسی قەسە بکەیت زیاتر دەنگمان کاکە وەرن ئەوە دەنگمانە ئەنگۆ ئەوانەی دژی پارتی بوون هەر تقریبا نەمان یعنی من حەز ناکەم ناوبینم بەس ئەوانەی دەیانگوت پارتی دەردەئیدین هەر نەمان لەسەر مستەوای عێراق نەمان نەک لەسەر مستەوای نینەوە ئەنجا لە نینەوە چ دەکەن هیچ پێیان ناکرێت دیف یاسا هەڵبژارتن و فرابازنەی vêcarê yani دیف دەنگên partiyê xedireke mezin taybetî ji partiyê tê tekirin ser jimareya kursîkên wê çawa pêtiviye vê carê partî kar li ser wêyekê bike taybetî jî li perlemanî hemî hêza xwe yasa wekî berê bi zifirteve yekbazineyê heta sîstema hejmartina dengan jî ku santlîg û vê carê jî li ser çûye gorankariyek ser wî jî da pê tekirin hîn çawa vî babetî heşnûke yani kar li ser dikin taybetî jî serkirdatiya partiyê me bestam yani ser we da yani pێم وایە دەبێت عێراق هەموو ببتە یەک بازنە یانیش بازنەی فراوان ینی نە عێراق یەکە نەک ینی ئەگەر تۆ بێ مقارنە بکەیت لە دەهۆک کۆتا بە 20,000 دەنگ دەرچی لاوانەی دیتر سەرۆک لیست بە 2,000 دەردەچن لە نینەوەش پارتی بە 10,000 و سەرۆ دەردەچی ئەندامی پارتی ئەوانەی دیتر بە 2,000 ئەگەر بە قەناعەتی من عێراق هەموو بتە یەک بازنە پارتی یعنی 6-7 کورسی دەئینی بەو ڕقەمانەی ئێستا هەنا ئەگەر ئێستا بژمێرین سوودانی لە بەغدا 300,000 کەمتر ئینایە 18 کورسی ئینایە پارتی بەس لە 400 ئینایە 8 کورسی هەیە 9 کورسی هەیە ئەنی بەس یەک باژێری پارتی هندی ئەعمار و تەنمیەی بەغدا هەموو کە ڕقم یەک دەرچووە و 18-19 کورسی ئینایە ینی هەر ئەندامەکیمە بە 4 ئەندامیان 3 ئەندامانی حەزبەکانی دیتر لە بازنەکانی دیتری عێراق دەردەچی ئەوە زوڵمە مەفروزە ئەوە بی بەڵانسە کە بیت لەسەر مستەوای عێراق کورسی لەسەر ئەوە بێتە دەرئینا چکو پەرلەمانە هەموو عێراق یەکە مادام ئەم دەتانم لە بەسڕەش خۆ مڕەشەحکەم یانیش لە بەغداش لە دهۆکیش با دەنگی بەسرا و بەغدا و دهۆکش هەموو بدە یەک بۆ نمونە سەرۆک وەزیرانە حەلبوسیە ئەوانەی دیتر ئەوانەی کە لە بەغدا مڕەشەحن زۆربیان خەڵکی بەغدا نین باشە هەموو لە دەرەوەی بەغدا هاتنە بەغدا ژمارە حتا نینەوەیژی گشتیژی بە بەستام زیرەتر مەسەنان ئەگەر مادە 140 جهاز بەحەز بکەم حتا چڕۆدا پەیامن مەسترە پشت ژمارە هەنە سبهی ئەگەر يعني پیاسایی دیف مافه تایبەتیشی ناوا دەستوری داهاتیە دان خەڵک پراپرسیەکێ مافه خوب دەست بە بخت و بێنە سەر پەریما کوردستانی و حتا چڕۆدا کوردر سەروی بابەتی تەکرێن یاژی حتا ناوچەی وەقەتیای گشتی خەلکی باوەری دا پارتی ئیدی خەلک حەست کرد سەر پەریما کوردستانی و بن یعنی دەنگدان بەڵگەکی ئاشکرەیە ئەگەر بێت تەماشە بکەیت لە زۆمار 1970 بەشداری دەنگدان بووە و 1970 لەو دەنگانە لەو پارتیە و لۆ کووردە بە معنەی لۆ کووردە چکو لە مووسڵ بەس پارتی هەیە ئەوانەی دیتر ڕقەمی زعیفن یانی دیار نابین ئەگەر بێن و تەماشە بکەین ئەوەی لۆ دەنگدان بداتە پارتی لۆ ئستفتایی مادەی 140 چۆن ناداتە کوردستان قابلی قبول نییە پارتی لە زۆر منتەقەش هەر کەسی لێ نەمایە بەس وجودی سیاسی ئەوێژ ئەندامەکیمەی کادرەکێمە یانیش باوەڕکە کادریش ئندەک جار ئیزعاجی دەکەن بەڵام مڕەشەحێکی هەبیت بربژێرێکی پارتی هەبیت بچیت بانگەشەکی بەسیط لۆ خۆ بکەت لە ناو مووسڵ دیسان ڕقم یەک دەرچوین لە مووسڵ یان احتیمالە ئەوە زۆر غەریبیت بەس ئەگەر نینەوە بە گشتیش داخازێک بێتەکردن حەستان هەیە لەگەڵ کوردستان تەحالوفە تشتێکی سیاسی بکەن ئیداری ینی مەقسەدم
اداري بيت كردن احتمال اوانج حسب كان لقى كردستان شكو زربان استر كردستان دجي وي نا رنگ أتوارا جيري بين خوش شمال كار تماشا بدرس بكسن كرنا خفلن هرمي إن دي نوادي طيب تجي كردستان. بفره بونا سنورين هرم كردستان جيب طيب تجي قالوا يا چنكي اوجي ما فك دستوريه بريكنيو سيب طيب تجي مودين دستوري او جوات يا بحس كرم بريس احمد كيكي حقا سروك حقي فراسونا كردستان بارتيه وحقي خلكش الجفاتا بارزگاه نینویش دو کین پاکی راستا خود گل مدابون گلک سپاس بوا دیسا پیروز بود